بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵاویەمەتان لەبێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشتلایەکتان لە ساغ و تەندروستێکی باشتان هەبێت. ئازیزان بەرنامەی چاوی گەلی کوردستانی ئەم جارەمان تایبەتە بە نرخی نەخۆشخانەکان بە نەخۆشخانەی تایبەت و نەخۆشخانەی گشتیەوە هەڵبەت ڕەنگە زۆر کەم بن ئەو کەسانە ئەو نەخۆشانە و ئەو هاوڵاتیانەی کە گلەیان لە نرخی نەخۆشخانە حکومیەکان هەبێ هەڵبەت باس لە نرخەکان دەکەین بە تایبەت نەک خزمەت گوزارەکانی تر بۆ پێی کە خزمەت گوزارەکانی تر زۆر جار هاوڵاتیان گلەیان لێ هەیە لە بەدەمەوچوونی کارمەندان و پزیشکان لە تەنانەت لە دەرمانەکان لە بوونی دەرمان لە نێو نەخۆشخانەکاندا بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە ئەوەی کە جێگی تێبینی هاوڵاتیانە گرانی و بەرزی نرخی نەخۆشخانەکانە بە تەنانەت بە تاقیگەکانەوە بە پشکنینەکانەوە بە نرخی نەشتەرگەریەکانەوە بە نرخی مانەوەی نەخۆش لە نەخۆشخانە تایبەتەکانەوە هۆکاری ئەمانە بۆچی دەگەڕێتەوەوانێت جگەلەوەی کە جیاوازی نرخەکان هەیە لە نێوان نەخۆشخانەیەکەوە بۆ نەخۆشخانەیەکی تر جیاوازی ئەم نرخانە بۆچی دەگەڕێتەوە وەزارەتی تەندروستی ماوەیەکە هەوڵ دەدات کە کار لەسەر ڕێخستنەوەی نرخی نەخۆشخانە تایبەتەکان دەکات بەڵام ئایا ئەم هەوڵانە یاخود ئەم ئامادەکاریان و ئەم ڕێخستانە گەیشتۆ تا چ خۆناغێک و ئەوەی کە گرنگە لە هاوڵاتیان ئەوەیە کە کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە لەسەرم بابەتە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر ڕەهێڵ فەریدون کە بەڕێزیان بریکاری وەزارەتی تەندروستین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵی مەدا ئامادە دەبێت. دکتۆر ڕەهێڵ سڵاو لێبێت و بەیانیت باش سپاس بۆ ئەم دەرفەتە. بەیانی باش بۆ بەڕێستە سپاس بۆ ئێوە. زۆر سپاس دکتۆر. سەرەتای بەرنامەکە بە هەندێک گرافیک و بە ئامار و زانیاری دەست پێ دەکەین و دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. لە چینە گرافیکی یەکەم کە تایبەتە بە نرخ لە نەخۆشخانە حکومیەکاندا نرخی پسوڵەی پشکنین 500 دینارە و نرخی نەشتەرگەری بێ بەرامبەرە ئەڵبەت لە نەخۆشخانە حکومیەکاندا نرخی نەشتەرگەری بێ بەرامبەرە لە بەیانیان لە ڕایشکاری ئێوارانیشدا نرخێکی دیاریکراوە هەڵبەت زۆر کەمترە بە بەراورد بە نرخی نەشتەرگەری لە نەخۆشخانە تایبەتەکاندا. نرخی سۆنەری بەیانیان 1500 دینارە نرخی دەرمان لە نەخۆشخانە حکومیەکاندا لە بەیانیان بێ بەرامبەرە لە ئێواران بە بڕەپارێکی کەم و دیاریکراوە کەواتە دکتۆر ڕەهێڵ بۆچی خەڵک پێویستی بە نەخۆشخانەی تایبەت هەیە بۆچی نەخۆش ڕوو لە نەخۆشخانەی تایبەت دەکات؟ بەڵێ تەمان ئەو خزمەت گوزارانەی کە لەناڵان دام دەستگا تەندروستیەکانە و پێشکەشەکرێت لە هەر شوێنێکی دنیا بێ ناتوانێت 100% سەرجەم خزمەت گوزاریەکان لە یەک شوێنە لە یەک کاتە پێشکەشکە بۆیە بە کۆمەڵی ڕێکار و سیستەمی تایبەت کارەکەن بە تایبەتی دیش لە ڕێگای هەم سیستەمی بیمەی تەندروستی و لەگەڵ سۆشیال کە بەشێکی زۆر لە پێداویستیەکان یاخود لە تێچووی خزمەت گوزارەکان بۆ هاوڵاتیان دابین دەکات. بەڵام لە هەرێمی کوردستان و تەنانەت حکوومەتی عێراقیشا تا ئێستا ئێمە سیستەمێکمان نییە بە ناوی سیستەمی بیمەی تەندروستیەوە تانەت سیستەمەی کاریشی لەسەرەکەی سیستەمێکی کلاسیکە سیستەمێکە ناگونجێ لەگەڵ ئەو پێشکەوتانی کە لە بوارەکە هەیە ئەو فراوان بوونی تایبەتمەندی و جۆرە تازە چارەسەرەیانەی کە هەیە لەگەڵ ئەو جۆرە نەخۆشیانش کە ڕۆژانە ئێمە سەیاخود ناو بەناو دەبینین جۆرە نەخۆشی تازن و ڤایرۆسن بنە کۆڕۆنا کە لە 2 ساڵی ڕابردووە بەرەوکی هەموو دنیای گرت. بۆیە لە دەرەنجامە پێویست بە کەرتی تایبەتە بۆ ئەوی وەکو تەواوکەرێک بۆ خزمەت گوزارەکانی کەرتی گشتی بتوانێت هاوڵاتیان پێداویستیان لە وەرگرتی ئەو خزمەت گوزارانە پڕ بکرێتەوە. باشە بەڵام ئەوەی کە هەیە لە ئێستادا ئێمە لە ساڵی پارەوە تا ئێستا بەردەوام خەریکی ڕێخستنەوەی کەتی تایبەتین یاخود جیاکردنەوەی کەتی تایبەت یعنی وەکو ئیعادە نەزەرێک بەو شێوازە خزمەت گوزارانی کە پێشەژەکرێ چ لە نەخۆشببینینەوە چ لەو نەشتەرگەرانی کە ئەکرێ لەگەڵ ئەو جۆرە چارەسەرانی دیکە کە بوونی هەیە لە ناو کەرتی تایبەتە. بەڵام دکتۆر دەتوانین بڵین کە کەرتی تایبەت هاوکارێکی باشی کەرتی گشتی یاخود ئەوە تا ئەرکی سەرشانی کەرتی گشتی قورستر کردووە. سەریکە وەکو باسم کرد خۆی تەواوکەرە پێویستە
کەرتی تایبەت تەواوکەری خزمەتگوزاریەکان بێ. مەسەلەن ئێمە کۆمەڵی خزمەتگوزاریەکان دەتوانین بە نمونە بە شێوازی گشتی لە دابەش ئەکرێ بۆ سەرەتاییەکان واتە ئەوەلیەکان، دواتر بۆ دووەمیەکان و سێمیەکان. وەرە کەم شوێنی دنیا هەیە ئەو جۆرە چارەسەریانە چارەسەری سێمی بە تایبەتی و هەندێک لە دووەمیەکانیش لە بواری تەجمیل و کۆمەڵی بوار هەیە تۆ لە ناو کەرتی گشتیا بتوانی پێشکەشیکەی. بە تایبەتی تیش کە ئێمە لە 8 ساڵی ڕابردوو لە دوای 2014 حکوومەتی هەرێم تا ئێستا بە بەردەوامی کێشەی و قەیرانی ئابووری ڕووی تێ کردووە کە بۆیە پێویستە ئێمە بیرمان لەوە کردووەوە کە بتوانین پێداویستە سەرەکیەکانمان سەرەتاییەکان لە ئیمرجنسیەکان لە خزمەتگوزاریەکانی شێرپەنجە لە نەخۆشخانەکان کە بڵێن کەوتم ئێمەرجی مەبەستم تەواریەکان بوو فریاکەوتن بوو زایدن ئەو دامدەستگانی کە هەمانە. بۆیە بەڕاستی ئێمە جاری وا هەیە گرفتەکە بە تایبەتیش لە شاری هەولێرە تێپەڕاندن و قۆرغکاری ڕووی داوە. بەڵام ئەگەر بڵێ هاوکارمان نەبوون بە دڵنیاوی ئێمە لە کۆڕنا بینیمان و تا ئێسش بەشێ لە نەخۆشخانە تایبەتەکان کە بەشی فریاکەوتنیان هەیە کە ئێمە بێدەکانمان مەحدودە لە شارەکانە سەرڕای ئەوەی کە بە چەند هێندە زیادی کردووە. ئەبینن بۆ خۆتان ئێمە لە سلێمانی لە هەولێر لە دووەک لە شارەکانی کە ئێستا ژمارەی بێدەکانی فریاکەوتن زۆر زیادی کردو. بەڵام لەگەڵ ئەوەشا سرە هەیە ڕیزگرتن هەیە بۆ ئەوەی کە ئەگەر هاوڵاتیەک ناتوانێت کەسە بخێن ناو نەخۆشخانەوە بڵێن ئەوە بێدێکی بۆ تایبەت کرێ بۆ فریاکەوتن. بۆیە لەو بابەتەیە پێشتر لە کۆڕۆنایە لە کۆمەڵی بابەتە ئەوان بەڕاستی دەستگیرۆیی کەتی گشتیان کردو و هاوکارمان بوون. بەڵام ئەمە مانای تێپەڕاندنی سوورەکان ناکات. ئەو چاوەڕوانی کە ئاماژەت پێدا زۆر جار سەرەگرتن یاخود چاوەڕوانەکانی نەخۆش بۆ هەندێک لەو حاڵەتانی کە دەتوانێت نەخۆش چاوەڕوانی هەبێت بۆ هەندێک لە نەشتەرگەریەکان دەتوانێت چاوەڕێ بکە هەڵبەت حاڵەتی فریاکەوتنەکان نا ئەوانە ئەبێتە هۆکار بۆی کە هاوڵاتی نەتوانێت تەحملی ئەوەی نەبێت چاوەڕێ ئەو نەشتەرگەریە بکە یاخود ئەو چارەسەرەی بکات کە لە نەخۆشخانە حکومیەکاندا بۆی دەکرێت و ڕووبکاتە نەخۆشخانە تایبەتەکان. بەڵێ ڕووی داوە. هەرچەندە ئێمە لە ساڵانی ڕابردووە بە تایبەتی لە 2007ەوە بە بڕیارێکی یاخود فەرمانێکی وزاری لەسەر هامشی جەنابی سەرۆکی حکوومەت لە کابینەی هەشتەما خزمەتگوزاریێکمان لە دوای نیوەڕوانە بەناوی نیمچە تایبەت پێشکەش کرد دەست پێ کرد بۆ ئەوەی کە بتوانین لە کەرتی گشتیە کۆمەڵی خزمەتگوزاری کە لە دەرەوە ئەکرێ بەڵام بە نرخێکی کەمتر نرخ لە ناو بازار کە منافەسە ئەکرێ بەناوی نیمچە تایبەتەوە جگە لەوەی کە ئێمە ڕاوێژکارەکانی ئێوارانمان هەیە نۆریگە میلیەکانمان هەیە و توانیمانە لەو ڕاوێژکارە میلیانە کە ڕاوێژکارە کرین کە ڕاوێژکارێنی دوای نیوەڕوان کە توێسە باست کرد مەسەلەن ئێمە بنمو نمونە دووهام تۆ ناتوانین تەنها سەری نرخی شارێ بکەی لەم بابەتەیە چۆ تۆ شارەکان جیاوازن ناش لەم هەولێر ناکەی نەستاندە چوە پایتەختە بەڵام جیاوازیەکێ لە نێوان نرخان لە شارەکانە بۆیە ئێمە لەو کاتەوە تا ئێستاکەەوە بەرەو 5 ساڵە چێ ئەو خزمەتگوزاری نیمچە تایبەتە کە بە ڕەزامەندی و دەستنیشانکردنی نرخەکان و تێچوەکانی سەرجەم نەشتەرگەریانی کە بە شێوازی گشتی زۆربەی هاوڵاتیان پێویستیان پێیەتی لە سەرەتایی و لە دووەمیە ئەوە جێی کراوەتەوە لە دوای نیوەڕوانەوە کە ئەوی بۆی ئەرچی سەرشانی هاوڵاتیان کەم کرێتەوە. بەڵام گرفتێکی کە هەیە ئێمە لەم ماوەیە بە نمونە من بە بەڕێستان شارەتێکە دەم بە حاڵەتێک ئەوە کۆتایی مانگی دەیە ئێمە چەند جارێک لە مانگی 3-4 5 گرفت دروست بوو لەسەر نەبوونی سویلە ناو بانقەکانە بۆ ئەوەی کە ئەو بڕەپارەی کە مانگانە بە 6 ملیارد دینار تەرخان کراوە بۆ کڕینی ئەو پێداویستیانە بۆ سەرجەم بەڕێوەبەرایەتە گشتیەکان ئەگەر ئێستا بچیت لە دەرگای بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بدەیت دەزانی کە تا ئێستا نەتوانراوە نیوەی ئەو بودجەیە تەندەرینی بۆ بکرێ بۆ لەبەری کۆمپانیەکان ئامادەنین بێن پێشکەشی تەندەرین بکەن لەبەری کە پارەی پێشتریان لەسەر شارە. هەموو زۆر جار ئیش لەسەر کراوە لەیان خودی وەزیرەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران جەنابی کاقوبات دواتر دیێنەوە پێمانەڵێن وەڵا سیولە لە بانکانە نییە کە ئەمە بۆ خۆی گرفتێکە دەکرێت بەڕاستی هەم لەم بەرنامەی بەڕێستانەوە بووکو دەرفەتێک و پێشتریش چەند جار باسمان کردووە بابەتی تەندروستی بابەتێک نییە کە ببەسرێتەوە بە سیولە و بە کۆمەڵێشتەوە ینی گرنگە و ئێمە داواشمان کردو سەرباری زیادکردنی بودجەکە کە بە شێوازێکی زارەکی و فەرمانیشی پێدەرکراوە کە بێتە 7 ملیارد دینار بەڵام بەشێ لەم پارەیە کە بڕی 5 ملیارە و لەلایەن سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیرانەوە بەڵێنمان پێدراوە کە دابین لە بانقەکانە ئەم بابەتە ناکرێت بکرێت بابەتێکی نەبابەتێکی سیاسیە
ڕاستی کێشێکی ئابووری گەورەیە بەڵام پێویست ئەمە لەم بازنەیە بێتە دەرەوە لە بازنەی نەبوونی سیولە لە بانکەکانە بۆی ئەو بارودۆخەی کە هەیە خراپتر نەبێت چونکە ئەگەر ئەم حاڵەتە بەردەوام بێ ساڵی پار ئەو بینتان گرفت هەبوو لە سلێمانیا لە شوێنەکانی دیکە بەڵام دەرمانی پێشوو مابوو دەرمانی ساڵی پار مابوو تامانی 34 ئێمە کۆگاکانی دەرمانمان یا کەلوپەلەکان هی تەندەری ساڵی پێشوو مابوو بەڵام ئێستا نەمانتوانیەوە ئەو تەندەرانی کە هەیە دابینی بکەین کەواتە بۆ ساڵی ئایندە لە مانی 12 و لە 1 و 2 کارەساتەکە و نەقسەکە زۆر لەمە گەورەتر دەبێت بۆیە بە ناچاری ئێمە ڕوومان کڕۆتە کەرتی تایبەت بەڵام کەرتی تایبەت شتا ئێستا نەیتوانیوە بە شێوازی گشتی ئیشکە بە نمونە لە هەولێر ئەتوانی بڵێ لە پێشەوەیە لە سلێمانی و دووهۆ کەمترا بە نمونە پارێزگای هەڵەبجە تا ئێستا کەرتی تایبەت وەکو نەخۆشخانە بوونی نییە لە کۆیە بوونی نییە لە گەرمیان مەحدودە لە ڕاپەڕین کەمترە لە سۆران و زاخۆوا وردە هەندێشتی بچووک هەیە و ئیش لێش لەسەرەکرێ ینی بەڵام لەگەڵ مەشا ئێمە بەڵێ لەگەڵ ئەوەی کە جەنابیشتان ئاماژەتان پێداوە ئەوەش تێبینی کراوە هاوڵاتیانەوە دەزانن کە ڕۆژ بە ڕۆژ یان بڵێ ساڵ بە ساڵ کە ژمارەی نەخۆشخانە تایبەتەکان لە هەرێمی کوردستاندا ڕوو لە زیادبوونەکە کەواتە پێوەرەکان بۆ کردنەوەی نەخۆشخانەیەکی تایبەت چی دەبێت یاخود لەسەر چ بنەمایەک نەخۆشخانەیەکی تایبەت دەکرێتەوە کاتێک کە سەرمایەدارێک دەتوانێت نەخۆشخانەیە بکرێت چ پێوەرێکی هەڵبەت پێوەرە زانستیەکان باز دەکەین پێوەرە زانستیەکان چین کە دەبێت هەبێت بۆی کە بتوانێت نەخۆشخانەیەکی تایبەت بکاتەوە بەڵێ طبعا ئێمە لە دیوانی وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتێکی گشتیمانێ بەناوی بەڕێوەبەرایەتی گشتی پلانەوە بەڵێ و سنتەرەکان لەوێەوە کۆمەڵ ڕێنمایی و ڕێکار کە پێشتر هەبووە ساڵانە ئیستیحداسەکرێت و یا هەموارەکرێت و ینی پار وەکو پێراری ژوا بووە ئەم ساڵی ژوەکو پار وا بووە و بەڵام بەپی پێداویستی دەیتەکرێتەوە یەکێ لەو حاڵەتانەی کە ئێمە لە سنووری پارێزگا گەورەکان مۆڵەت بە نەخۆشخانەی گشتی نادەین بۆ کەرتی تایبەت ئەنی نەخۆشخانەیەک بڵێ هەموو جۆرە چارەسەرێکی تیاکرێ نەخۆشخانەی تایبەتمەند یاخود سەسپێشاڵەتی هانیە دەین ئەمە تایبەتە بە چارەسەری مناڵان ئەمە بە نەشتەرگەری تایبەتمەندە بە خوڵ و جۆلود ئەوە بە کسووریا بە ئەو سنتەرانی کە ئێستا زۆربەیان زیادیان کڕۆتە سنتەری جوانکاریەکان و لەو بابەتانە بەڵام لە شارە بچکۆلەکانە یاخود لە ئیدارە سەربەخۆکانە ئێمە بۆ گوێی نادەینێ بە شێوازێکی دیکە ئەتوانن نەخۆشخانەی گشتگیر بکەنەوە دەتوانن مۆڵەت بۆ زۆر جۆری دیکەش بکەن بە چوە بەپی پێداویستی سنوورەکەیە بۆیە ئەو ڕێنمایانەی کە هەیە سەرەتا لە ڕێی بەڕێوەبەرایەتەکانەوە ئێمە لەوێش خۆ بە بەشمان هەیە هەر تایبەتە بە کەرتی تایبەت بەڵێندەر پێشکەشی بڵێن عریزەیەکە کا داوای ئەوە دەکا یا لە ڕێی سمارەوە کە داوای ئەرزی کردووە یەتەوە زارەدیا لە ڕێی دایری سەحە و بەرزە بێتەوە دوای لیژنەیەکی ئەوەلی ئەچێ کەشفیەکە لەوێ پێویستە تۆ ئەم مەرجانە متطلباتانە ئامادەکەی اینجا ئێمەین و لیژنی کەشفی دووەمەکەین و تەبان خەریتە و پێینەکان بپێی ستاندەرەکانی وەزایی تەندروستیە کە مقڕڕە و ئیشی لەسەرەکەین ئەی ڕێکارەکە ڕۆتینێکە کە دانراوە و هەر کەسێ ئەو بتوانێت ئەو مەرجانە تەطبیقکە تەمان لێکێ لە حاڵەتە گرنگەکان کە پەیوەندی بە مەسایل لۆجستیەوە ئەوێ پێویستە ئەو پزیشکەی کە لەژێر ناوی ئەوە ئەو مۆڵەتە وەرەگیرێ پزیشی خانە نشین بێ نەک پزیشیە بێ لە کاتی چا داوامەکە چکە ئێمە لە چوارچەوەی ئەو ڕێخستنەوەی کەرتی تایبەت و کەرتی گشتیە ئێمە بەرنمەیەکمان هەیە لەسەر ئەوەی کە تۆن گرفتێکمان هەیە ئەو پزیشکانی کە داوامەکەن لە نەخۆشخانەکانی کەرتی تایبەت و کەرتی گشتی هەمان ئەو دوکتۆرانن و ئەو پزیشک و ستافانن کە بۆ خۆیان لە ناو نەخۆشخانەکانی کردی گشتیان کە هەندێک جار گرفتیان بۆ دروست کردوین لێرە نەشتەرگەریی هەیە بەڵام لە کاتێکی نزیک لەوەیە لە خەستەخانەیەکی ئەهلیشە نەشتەرگەری هەیە بەشە لە پزیشکانی پسپۆری سڕکردن ئەو گرفتیان هەیە لێرە ئەمەلیات دەکەن ئەچێ بۆ نەخۆشخانەیەکی کە ئەمەلیاتەکە بۆی ئێستا لەو چوارچێوە ڕێخستان ئیش بەنی بەرنامەمان هەیە خودێکی لە بیرۆکەکانمان ئەوەیە کە ئێستا لیژنەیەکی باڵامان هەیە لەسەر ڕاستپاردەی کۆبوونەوەی پێشووی ئەنجومەنی وەزارەتمان و بەندە سەرۆکایەت و سەرپرشاری ئەو لیژنەیە دەکات کە سندیکا پێش معنیەکان و لایانی پەیوەندیداری تێدا ئێمە ئێستا خەریکی ئەوەین ئەمانەیەت ئەم نەخۆشخانە تایبەتمەندانە بتەوان نوێنەرانی نەخۆشخانە تایبەتەکانی بوونیان هەیە باس لە ڕێکاری و ڕێنمایەکانەکەی بۆ ڕێخستنەوەی نرخی نەخۆشخانە تایبەتەکان بەڵام ئەمێ پرسیارێک لەسەر ئەوە بکەم کە ئایا هەندێک لە پسپۆڕەکان هەیە کە هەتا ئێستش لەنێو نەخۆشخانە تایبەتەکاندا نییە یاخود ئەوە تا کەمن
بەڵام هۆکاری ئەمە بۆ چێگەڕێتەوە ڕەنگە پرسیار بێ لە هاوڵاتیان بەتایبەت بۆ نمونە نەخۆشی شێرپەنجە و چارەسەر وەرگرتنەکەی یاخود سوتاوی ئەمە نەخۆشخانە تایبەتەکان لە توانایان دانیە کە ئەم جۆرە پسپۆڕیانیان هەبێت و چارەسەر بدەن یاخود ئەوە تا ڕێگە پێدراونین. نەخێر بابەتەکە دوو هۆکاری سەرەکییان ئێستا ئیشارەتم پێدا کە هەمان ئەو پزیشکە پسپۆڕانی کە بۆ خۆیان ئێستا لە ناو کردی گشتی کارەکەن و ئیش ئەەکەن هەرو بەڕێزانن کەسنەکەتی تایبەتەوە بە نمونە ئێمە لە سلێمانی نەخۆشخانەی ئەمەرجنسیمان هەیە کە پێشتر لەکان و دواتر لەلایەن کۆمەڵی منەظەمەوە هاوکاری کراوە بەردەوامی پێدراوە لێرە تایبەتمەندیی هەیە پزیشکانی پسپۆڕی جوانکاری میلاکن لە نەخۆشخانە بۆیە زۆربەی ئەو حاڵەتانی کە تووشی سوتاوی ئەبنەچنە ئەوێ لەگەڵ چاکردنەکەی نەخۆشەکانە ئەمەلیاتەکان و نەشتەرگەرەکانەکرێت جوانکارێکی پێستەکەشیان بۆ ئەکرێ بۆی کە وەکو ژیانی ئاسایی خۆی لێ بدات تا قەدر لە ئیمکان باشە بەڵام ئەگەر نەخۆشخانەیەکی تایبەت بیەوێ ئەم ئیشە بکات زەحمەتە یەکەم چونکە بەشی سوتاوی باشە یاخود هەندێک بەشیکە پێویستی بەوە هەیە کە هەندی ئیجراعاتی ئەمنیشی لەگەڵایە یاخود یاسایی لەگەڵایە تۆ ناتوانانی ڕێی بدەیت بە نمونە نەخۆشخانەی تایبەت ناتوانێت شەهادە وەفاتێک بکات ئەتوانێت شەهادەکە منی بڵین کەسێک مردووە لە نەخۆشخانەیەکە لە دەرەنجامی شەرگەریەکە نەخۆشیەکە ئەمرێ ناتوانێت وەکو کەرتی تایبەت وەکو کەرتی گشتی بێت تەقیریە بنووسێ و ئیشی لەسەر بکرێ شتێکی ئەوەلێکی بۆ دوو کتابێکی نووسراوێکی سەرەتایی بۆکە بەڵام جیاوازە بۆیە پزیشکان ئێمە بۆ خۆی پسپۆڕەکانمان کەمە خاڵی دووەم هۆکارێک دووەم کە ئەویش هۆکاری سەرەکیە پسپۆڕەکان ئەنی وەکو پێویست تا ئێستا ئێمە بە نمونە پزیشکی پسپۆڕی سڕکردنمان کەمە زۆر کەمە ئەگەڕی شارمان هەیە سێ پزیشکیتیایە هەموو شارەکە کە هەرێکیان دە ڕۆژ ئیشەکەن و ئیشرافی هەموو نەخۆشخانەکانەکە کە مەوجودە لەوێ ئەمە یەک دوو کۆمەڵی پزیشکی پسپۆڕی تۆبعەدلی کە بۆ خۆی ئەمە هەر ناتوانێت لە کەرتی تایبەت بیکە کەممان هەیە ئێستا ناچارین وە هی لەسەر پسپۆڕای نەشتەرگەری گشتیەکەین لەگەڵ هەندێک بەڵێ بە شێوازی ئیحالە چێتە نەخۆشخانە گشتیەکان لەلایەن بکەنتە دروستەکان و کۆمەڵە پسپۆڕی دیکە لە ئێستا ئێمە خەریکی ئەوەین لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە ڕێنمایەک یعنی بڵین کۆنووسمان حازر کردووە بە ڕێنمایی بەدڵ عیاداتا بچینەوە کە تا ساڵی پار تەنها بۆ پزیشکانی نەخۆشخانەکانی شێرپەنجە و لەگەڵ فریاکەوتنەکانە بووە ئێستا ئەم جۆرانەشی تێ بکەین ئەم پسپۆڕانەشی تێ بکەین بۆ یەکەم هەم هانی پزیشکان بدەین بێنە ئەم بەشانەوە دوو هەم بۆ ئەوەی کە بتوانین بەڕاستی برێ پارەیان هەبێ لە باتیوی کە بچن عیادی شخصی خۆیان هەبێت لە نەخۆشخانەکانە ئیش بکەن حاڵەتیش کە تۆ ناتوانانی کەرتی هان بدەی بڵێ وەرە نەخۆشی شێرپەنجە لە دەرەوە لە خەرتی تایبەتە ئیشی لەسەرکە چەندە ئێستا لە هەندێک لە نەخۆشخانەکانە تایبەتەکان پزیشکی پسپۆڕەکانی بەیانێنی نەخۆشخانەی هیوا بە نمونەیانانە کەلی یا ئازادی ئەچنە خەسخانە هەلەکان بەڵام ناتوانن وەکو چووکە ئەو چارەسەری کە هەیە زۆر گرانە و هەموو هاوڵاتێک دەرەقەتی نایە چۆن نەخۆشی شێرپەنجە نەخۆشیەکە ئیسیدامی ئەمە بۆ ئەو چارەسەر و ئەو پسپۆڕیانی کە ئاماژەت پێدا کە دەگمەنە کە لە ڕووی یاساییەوە ڕێکاری تایبەتی هەیە بەڵام بۆ ئەو نەشتەرگەریانە یاخود ئەو چارەسەرانەی کە لە نەخۆشخانە تایبەتەکان و حکومیەکانیشدا کاری لەسەر دەکرێت زۆر جار دەوترێت کاڵێ کەرتی گشتی بۆتە پاڵنەرێک یا بۆتە ڕێگایك بۆ دەوڵەمەندکردنی کەرتی تایبەت تەنانەت پزیشکەکان خۆیان نەخۆش لە کەرتی حکومیە بڵێ کەرتی گشتیەوە دەنێرنە کەرتی تایبەتی هیچ هەوڵێک نەدراوە هیچ ڕێگەیەک نییە هیچ چارەسەرێک نییە بۆ ئەم دۆخەکە پزیشکان جا بکرێنەوە کە پزیشکێک هەڵبژاردەکە بدرێتە دەست خۆی کە ئایا لە کەرتی گشتی کار دەکات یاخود لە کەرتی تایبەت ئەگە بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم بۆ گرافیکی دووە بەدڵنیایی بەڵێ ئێمە ئێستا لەو لیژنەی کە ماوەیەکە ئیشی لەسەرکرێ ئێستا لیژنەکە گەورەتر کراوە ئێمە یەکێ لە بەرنامەکانمان جیاکردنەوەی پزیشکانە پزیشکان سەرپشکین بەڵام ئەو پسپۆڕیانە نا کە ئێمە پێویستمان پێێتی پسپۆڕیانی کە گشتن مەسەلەن نەشتەرگەری گشتین جەڕاحی کسوورە نیۆرۆسێرجریە بەهەناویە ئەو پسپۆڕە گشتیانەی کە پسپۆری گشتین و زۆر سەڵ سپێشاڵەتینین ئێستا لە ڕێکارەکانی ئەم ڕێخستنەوەیە یەکێ لە بەرنامەکانمان جیاکردنی پزیشکانە ئەو پزیشکانی لە کەرتی تایبەت کار ئەکەن یاخود لە نەخۆشخانەیەکی مەحدود ئێمە ئیشمان لەسەر ئەوەی ئەمانەیە هەر نەخۆشخانەی تایبەت میلاکی تایبەت بەخۆی هەبێ ئەڵێ ئەم دکتۆرانە میلاکی نەخۆشخانەی فڵانن لە هەمان کاتا بۆ ئەو پسپۆڕیانە کە ئێستا هەیە بەڵام ئەتوان ئیشی زەترکەین لە دەروی وڵات بە شێوەی زائیر
ئەتوانێت بیهێنێ هەر لە هەر وڵاتێکەوە بۆ پسپۆرە دەگمەنانەی کە هەیەی بەڵام ئەگەر شادەکەی تعدینەکە بە زاید چەندمان جارێک دێت ماوەی گەمێنەوە کۆمەڵ نەشتەرگەری دەکاو ئەڕواتەوە کە ئەمەش بۆ خۆی هەندێک تێکچوونی تێدا و پێویستی بەڕێخستنەوە هەیە بەڵام ئەنی ئیشەکە لەسەر ئەوەی هەموو نەخۆشخانێک دیار بێ ئەمە ناوەکەیەتی ئەوە پزیشکەکەی کە مۆڵەتەکەی لەسەر وەگیرەوە ئەو کۆمەڵە پزیشکە میلایکی ئەم نەخۆشخانەیەن ناتوانە نەخۆشخانەیەکی دیکەی کەرتی تایبەت یاخو کەرتی گشتی کار بکەن بەڵام ئەمە ئاسان نییە چکۆ ئەوەی ئێستا گوزارێ تێکەڵەیەکی زۆرە و پێویست بەڕێخستنەوە و کۆمەڵی هەنگاوی یەک لە دوایەکەکە. بەڵێ دەست خۆش دکتۆرە چینە گرافیکی دووەم هەندێک ئامار و زانیاری لەسەر نرخ لە نەخۆشخانە تایبەتەکان دەخینە ڕوو نرخ لە نەخۆشخانە تایبەتەکان سوڵەی بینینی نەخۆش لە 5,000ەوە دەست پێ دەکا هەڵبەت لە 5,000 بەرەوسەرەوە مانەوەی نەخۆش لە 50,000 دینار بەرەوسەرەوە لە 50,000 دەست پێ دەکات بۆ ماوەی 24 ساعات نرخی پشکنینی گشتی 20,000 بۆ 40,000 دینارە هەڵبەت بە نزیکەی کەمتریان زیاترە نرخی دەرمان بە گشتی لە 10 بۆ لە 115 نرخی دەخرێتە سەر و نەشتەرگەری منداڵبوون لە 500,000 دینارەوە دەست پێ دەکات. دکتۆر نرخی هەریەک لەم خزمەتگوزاریانی کە ئاماژەم پێێتا و خستمە ڕوو لە پزیشکێک بۆ پزیشکێکی تر جیاوازە لە نەخۆشخانەیە بۆ نەخۆشخانەیەکی تر جیاوازە تەنانە لەسەر ئاستی پارێزگاکانیش جارێکی تر ئەمە گۆڕانکاری بەسەردادێت و جیاوازە. ئێستا ئەگەر باس لە ڕێخستنەوەی نرخەکانمان بۆ بکەیت بە وردی چیتان کردو یاخود هەوڵەکانتان چی دەبێت بۆ ڕێخستنەوەی نرخەکان؟ بەڵێ ئێمە زیاد یاخود تۆم نزیکەی 2 ساڵە کۆمەڵێک هەنگاومان ناوە ئیشێ لەوانە ئەوەیە لە سەدانەوەی زیانی نزیکی ڕێژ سەدانەوەدی سەرجەم ئەو نەشتەرگەریانی کە لە کوردستانە ئەکرێ لە هەموو پسپۆڕە جیاوازیەکان بەوەگرتنی سامپڵ لە سلێمانی هەولێر دووهۆک تایبەتی بینی سلێمانی هەولێر ئەم نەشتەرگەریانە نرخەکانیان ئیشی لەسەر کراوە کۆمەڵی ئامادەکاریمان کردووە نرخەکانمان وەکو چۆن ڕێخستنەوە و تەوحید کردووە چکە گرنگە ئێمە وەکو وەزارەت بتوانین هەم ڕێکی ئەو شتان ڕێ بخێن و دووش یەکی بخین ئەنی بە تەوحید بێ خاڵی دووەم ئەوەی کە گرفتە ئەو خزمەتگوزاریە هۆتێلەوانیە یاخود فەندەقەیە کە لەیان نەخۆشخانەکانەوە ئەکرێ تۆ ناتوانانی بڵێ ئەوەی کە لە FMC ئەکرێ لە سلێمانی کە وەکو وەزارەت پێمان وایە ئەوە لیڤڵێکی تۆپە هیچ ئەنی نەخۆشخانەیەکی دیکە نییە بڵێ من دووەمم لەگەڵ فاروقە هەردووکمان هاوشان یەکترین لەگەڵ FMCە ئەمە ڕیکلامکردن نییە ئەمە جۆر و کوالتی خزمەتگوزارەکانە بەڵام ئەگەر تۆ لەم نێوەندەداڵێنی نەخۆشەکان دەکەن ئەو نرخانی کە دیاری دەکەن نرخێکی نابێت بەڵێ ئاخر سێکە جۆری نەشتەرگەریەکە جیاوازە هەندێک نەشتەرگەری هەیە بن نەشتەرگەریەکانی شکاوی و ئیسک و شکاوی ئەمانە ماوەدی پلاتین لە جۆرە کۆمەڵی کۆمپانیای جیاجیا ئەمە ئەمریکیەمە ئەوروپیەمە تورکیە تۆ نەشتەرگەریەکە شتێکە ئەو کەلوپەلانی کە بۆ نەشتەرگەریەکە بەکاردێ شتێکە ئەو فەندەقەی کە هەیە مەسام بەڵام لە لیڤڵێ خوار FMC کۆمەڵی نەخۆشخانە لە سلێمانی هەولێر هەیە لیڤڵی خوار ئەوتر هەیە لیڤڵی خوار ئەوتر هەیە کە سێری ئەچیتە خزمەتگوزارەکانی من نامێن ناو بنێم بەڵام لە سلێمانی لە هەندێک شوێن هەیە بە 3,500 نەخۆش ئەبینێ بەڵام کە بە 3,500 نەخۆش ئەبینێ ئەو ڕێژە دەرمانە ئەو ڕێژە شیکاریانە ئەو فەحسانی کە پێویستە لەوە ئەو بڕەپارێک کۆ ئەەکەیتەوە زۆر دەرەچێ و دوو بەداخەوە ئەنی ئەمە ئەو ڕێژە زیادکردنی سەدادەیە کە باسی کرد لە دەرمان بۆ 10 بۆ 15 لە هەندێک شوێن لەمە زیاتر چکەمە بەشێکی بەڕێبەرایەتیی کەمان هەیە لە ناو دیوانی وەزارەت و سەرجەم بەڕێبەرایەتێک شتێکانە ئەوە متابع و تەفتیشە پشکین و بەدادا چوونە کە ئەچێتەوە دەگەڕێتەوە ئەنی زۆر جار ئێمە هەستمان کردووە ئێمە هۆکاری ئەم جیاکاریەیە بەڵام ئەوەی کە زۆر جیاکاتەوە خزمەتگوزاری و تێلەوانیەکەیە ئەو کەلوپەلانی کە بەکاردێ لەگەڵ کۆمەڵە حاڵەتیکەیە ئێمە یەکێک لە هەنگاوەکان ئەمەمان کردووە لەلایەک دامان ناوە جارێ حاڵەتێکی کە هەیە بەڕاستی نرخی پزیشی پسپۆر بە تایبەتی ئەوانەی کە نەشتەرگەریەکانەکەن بە جیاواز نەشتەرگەری گشتیە و باسم گشتشکاویە مێشک و دەمارە هەر نەخۆشیشکێ ئەم ڕێژەیە لە نێوان نەخۆشخانە تایبەتەکانە جیاوازی هەیە باشە لە نەخۆشخانە هەیە بڕوا بکە ئەم قسانێکە یەکەم ینی بۆ خۆی نووری نەخۆشخانە تایبەتەکان ئەو لیژنەی کە ئیشی لەسەر کردووە سەداسەدی ئەم پارەیە ئاەتە پزیشکە پسپۆڕەکە بۆی بەڵام لە بەرامبەرە دەرمانەکە شیکاریەکان مختبەر ئەشیعە هەرچێکی پێویستە دەخلەکەی بۆ نەخۆشخانەکەیە
ولا ما راو يعني اجوزري بوصلانەوە هشتا ئاماژەی پێدەدەی ئەو لە بەرامبەر ئەو بڕەپارەیە کە لە نەخۆشەکە وەردەگیرێ ئێوە دەستنیشانی ئەوەتان کردووە کە ڕێژەی چەندی بۆ پزیشکەکە دەبێت چەندی بۆ پزیشکی بێهۆشکار دەبێت چەندی بۆ نەخۆشخانەکە دەبێت ئێوە ئەو ڕێژەیە دیاری دەکەن یاخود بە پێ ڕێکەوتنی نێوان پزیشکەکە و نەخۆشخانەکە و پزیشکی بێهۆشکارە ئێستا وایە ئەو پێم وتی ئەمە دوو ئیشەنی تۆ بێ کۆمەڵی ئیش هەیەبیکەی دوایی کۆیکیتەوە ئیشی سێممان کەیشەکە لە گرنگەکان هەنگاوی سێم ئەوەیە ڕێخستنەوەی نرخە لە بینی ڕێژەی پزیشکی پسپۆر پزیشکی تەخدیر کە تا ئێستا پزیشکی پسپۆری سەرکردن لەسەر بودجەی نەخۆشخانەکە ئەیدرێتێ باشە ئەنجا تێچووی نەخۆشخانەکان لە ئێستاە لە زۆربەی نەخۆشخانەکانە شتێکەیە کە پسوولەکە وەربگری لە خواری خوارەوە دوای تێچۆکە شتێک نووسراوە خزمەتگوزاری بڕێ پارەی کەشت لێ ئەسەنێ ئێمە چەندین دانیش لە ئێستا لە دانوستانین لە ڕێژەیەک لە بینی بڵێن وەزارەت و ئەندامێکی ئەندامای لیژنەکە بە تایبەتی کۆمەڵە پزیشە پسپۆرەکان و سندیکای پزیشکانی کوردستان کەوانە لایانی پەیوەندیدارن و مۆڵەتەکەی نە پزیشکەکە وکو ئێمە ئێستا لەوایین کە لە چ نرخێکە ئێمە لە ڕێژەیەکە جێگیری بکەین یاخود لە نرخێکە هەندێک مناقەشات ماوە بۆیە ئەمەش بابەتێکی کەیە ڕێخستی نرخە ڕێژەی پزیشکە پسپۆڕیە نەخۆشخانەکەیە هەندێک بابەتی کە لەوێ ئەوە بکەین لە نرخەکان و دیاریکردنی نرخەکانە ڕێژە دادنێن واتە بەرزترین ئاست و نزمترین ئاست دادنێن لە دوای پۆڵینکردنەکە لە یەکێک لە ئەگەرەکانە بەڵێ یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە گە نەتوانین بە تەحدید بڵێن ئەمە ئەم بڕەپارەی مەسەلەن نەخۆشخانەیەکی مناڵبوون 500,000 دینار ڕێ بکەین لەسەری مەجبورین ئەو کاتە ئێمە بین بڵین کاکە لە بە نمونە با مینیمەم تێچۆکەی کەمترینی 400 بێ بەڵام زۆرینەکەی 600 بێ بە نمونە و کاتە هیچ کەس ناتوانێت لە 600 زیاتر بکە بەڵام ئەتوانێت 400 بکە یاخود ئەڵێن ئەمە سەقفەکەی 600,000 نەخۆشخانە هەیە بە کەمتری کا گرنگەیە کار نەکاتە سەر کواڵیتیەکەی بۆیە مشکلەکە ئەوەیە تۆ ناتوانانی بڵێ نرخەکان لە بە نمونە یەکێ لە قسەکان یاخود یەکێ لە لێکدانەوەکان کە تا ڕادەیەک ڕێژەیەک لە حەقی تێدایە ئەویش ئەوەیە تۆ تێچۆکەنی کۆستی خەڵکو ژیان لە هەولێر جیاوازە لە شارەکانی کەوکو پایتەخت لەبەرەوە من ئەگەر بڵێم نەشتەرگەرێکی مناڵبوون بە 500,000 ئەکەم لە سلێمانی و لە هەولێر پێ دەڵم لە زۆربەی نەخۆشخانەکانی هەولێر لە ملیۆنەکەمی تێناچێت لە FMC 2 ملیۆن بەرەو ژوورە پێشتر 5 ملیۆن بۆ 2 ملیۆن و 3 ملیۆنە بنمونە بۆیە ئێمە تۆزێ ئەم نامانوێت کارێک بکەین و نەتیجەکەشی جێبەجێ نەکرێ یاخود گرەیەکی زۆری لێ بکەوێتەوە چونکە لە هەمان کاتە ڕاستە ئێمە بۆ خزمەتی هاوڵاتیانە وەکو تاواکاریەک کە لەو خزمەتگوزارانی لە کەتی گشتی پێشەشەکرێ بەڵام ئەوەشی کە ئیشەکە ئەکات چ پزیشکی پسپۆڕات چ پسپۆرەکانی دیکەیە چ ستافەکەیە چ نەخۆشخانەکانە کە بۆ خۆشیان بەڵندەری خەڵکی ئەم وڵاتە ئەبێ کارێ بکرێت کە تۆ توانی بەڵانسی ڕابگری ئەم بەڵانسە شەر نییە لە ئێستا ئەمە بگەینە ئەو هەدەفی کە ئەمانەوێ بەڵام لە ئێستا ئەو ڕێخستنەوەی کە ئێمە نزیکی 2 ساڵەکەی لەسەرەکەین قۆناق بە قۆناق بەش ئیشمان لەسەر کردووە ئێستا لەوەی کە چۆن نەخۆشخانەکان وەکو پێم وتی تعریفیان هەبێت تا ئێستا تعریفیان نییە من وەکو پزیشکی پسپۆر کە من نەشتەرگەری ناکەم بەڵام لە یەک کاتە لە ڕۆژێکا لە زیادە نەخۆشخانەی ئیشەکەم پرۆسپۆری پزیشکی سەرکردنم من نیم من نایکەم ئەوە بەڵام ئەگەر من حاڵەتی وایە بەڵێ باشە لە هەمان کاتە بەڵێ ببوورە قسەکە تاواکە دواتر پرسیارەکەم بەڵێ لە هەمان کاتەوەکو باسم کرد تەوچی دەکەم و مەسەلەن بەڵام دکتۆری تەخدیرکردن نەک لە دوان لە سیان و لە چوارە ئیشەکە لێرە خەفەرە ئەوەن کۆڵە لە خەسخانە لە ساڵی ئەمەلیاتی نەخۆشخانەیەکی گشتی بەڵام لە هەمان کاتە لە شوێنێکی کەتی تایبەت من ببوورە من ڕێزم هەیە بۆ هەموو پزیشکانی ئەزیز من بۆ خۆم پزیشکێکم زەمیلیانم بەدەر لە پۆستەکەم بەڵام هەندێک شتێ واقعە پێویست ئەمە ڕێکبێتەوە و خۆشیان تا ڕادەیەک بەشێکی زۆریانێ پیان خۆشە بووی کە هەم عەدالەتێک دروست بێ لە نێوان پزیشکەکان لە نێوان خزمەتگوزاریەکان لە نێوان کەتی گشتی کە لە کۆتایە تاوکەری خزمەتگوزاری تەندروستیە لە کەتی تایبەت بۆ گشتی لە هەم بۆ هاوڵاتیانە بەڵێ دکتۆر لەو ڕێخستنەوانی کە ئاماژت پێدا لەو دیاریکردنانێن نرخانی کە ئاماژت پێدا ئەو تیمە تەندروستیانە دەگرێتەوە کە لە دەرەوەی هەرێمی کوردستانیان بڵێ بیانین و هاتوونەتە هەرێمی کوردستانەوە مۆڵەتی کارکردنیان وەرگرتووە ئەو ڕێخستنەوانە ئەوانیش دەگرێتەوە یاخود لە ماوەی ڕابردوودا ئەوان کارکردنیان چۆن بۆ ڕەنگە زۆر جار پزیشکە کوردەکان گلەی ئەوان هەبێ بڵێ چاوپۆشی دەکرێت لەو تیمە تەندروستیە بیانانی کە لە هەرێمی کوردستاندا کار دەکەن بەڵێ
وەکو باسم ئێستا بە شتێکی کورتم لەسەر باس کرد بەڵام با بەورتر دوو جۆر کارکردن بۆ پزیشکی بیانی هەیە ئەگەر ئەم پزیشکە بیانیە خۆی بێت لە هەرێمی کوردستان بە پێی ڕیاسا و ڕێنمایەکان لەلایەن لە ڕێی وەزارەتی خوێندنی باڵاوە دەوێت تعدیلی شادەکەی بکە هاوتای بڕوانامەکەی بکە ئەو کاتە بێتە ئەندامی سندیکای پزیشکانی کوردستان وەکو هەموو پزیشک تر ئەو کەسە بۆ خۆی بیانی بێ کورد بێ و لە دەروی وڵات بوو بێ عەرەبێ بێت عێراقی بێ لە دەرەوە بێ هات بێتەوە هەر شێوازێ بێ ئەو کاتە ئەتوانێت کە کاریاسەکان و هەنگاوەکانی پزیشک بوون پسپۆر بووی پسپۆری تەواو بکە ئەو کاتە توانێت سنتەرێ بکاتەوە وەکو هەموو سنتەرێکی تایبەت تر سنتەرە نەخۆشخانەیە هەرچێکە توانێت کار بکە ئەمە کەمە ئەوەی کە زۆرە ئەوەیە کە پزیشکانی پسپۆر بە تایبەتی هەندێک پسپۆڕی کە ئێمە ئەمانەیە بوونی هەبێ ئەو پسپۆرانی کە لێستایە کەمە و نیمانە ئەو نەخۆشخانەیە کە میلاشی دەدەینێ ئەمانە میلاشی بۆ دروستکەین بە شێوازی میوانداری زائیر کە ئەمەش بۆ خۆی تۆزێک پێداچوونەوەی ویستووە بۆ کارمان لەسەر ئێستش خەریکی ڕێخستنەوەی جارێکی ئەویشین کە ئەم پزیشکە پسپۆڕ دێت چۆن دێت بەڵام مەسەلەی تەسعیرە بۆ خەسێکی بیانی کە مەسەن پزیشکی دەگمەنە یاخود ئەو پسپۆڕیە کەمە زۆر لێرە تۆ ناتوانین نرخەکە ئەو کاتە تۆ نەخۆشەکە کە سوکای نەخۆشەکە سەرپشکەکەی ئەڵێ من ئەم جۆرە نەشتەرگەریە فلان و فلانیش ئەیکا بەنمونە من حاڵەتێک هەیە لەم چەند ڕۆژەیە هاوڕێکی خۆم پێی وتم وتی ئەم دکتۆرانە کامیان باشن تم وڵای فلان بەڕێز فلان بەڕێزیش ئەیکەن بەڵام نەخۆشخانەیەکی تایبەتە ئەمە لە دەرەوەی وڵات گەڕاوەتەوە کۆنتراکتی هەیە تەنها لە فاروق ئەم ئیشەکە بەڵێ لە هەمویان ئەوەترە بەڵام ناتوانێت بێتە گشتی یان نەخۆشخانەیەکی تێچوو کەمتر بەس لەوێ ئیشەکات چۆ لەوێ عەقدی کردووە لەبەرەوە ئەو کاتە تۆ کەسێکە سەرپشکێکی لەو حاڵەتەیە بەڵام لە ئێستاە هەندێک لادان هەیە لەمە بمانێ و نەمانەوێ لە کاتی سەردانکردن کە لیژنەکان ڕۆشتون ئەو پشین و بەدادا چوون کۆمەڵی تێبینیان هەبووە پزیشکەیە ڕێکاری ئەوەی بۆ نەکراوە ڕێکاری بڵێن میوانداری بۆ نەکراوە ڕێکاری میواندارەکە لادانی لەسەر بووە زیاد ماوەتەوە پزیشکیە سنتەری کردوێتەوە مۆڵەتی نییە بەڵام کەسێکی وەکو ڕەهێڵ کە پاوەێکی هەیە سەپۆرتی کردووە بۆیە ئێستا ئەنی بڕاب کە مەسلەی ڕێخستنەوەی کەرکی تایبەت و نرخ و پزیشک و ئەمانە بابەتێکی زۆر ئاڵۆزە بەڵام خۆشبەختانە کاری باشمان کردووە پرسیارێک کە بەلامەوە گرنگە بیکەم ئەویشەوەیە کە لە چەند ساڵی ڕابردوودا پرۆژه یاسای ئەرک و مافی نەخۆش لە پەرلەمانی کوردستاندا پەسەند کرا کە یەکێک لە بڕگەکانی ئەوە بوو کە خستنەڕووی تێچووی نەخۆش و نەخۆش لە نەخۆشخانەکان و چارەسەر وەرگرتنەکەی کە دەبێت نەخۆش پێش ئەوە بیزانێت ئەمە لەم ڕێخستنەوەیدا تا چەند جێی کراوەتەوە یاخود تا چەند کاری لەسەر دەکرێت البەتە زۆر جار نەخۆش کە دەچێتە نەخۆشخانە پێی دەوترێت بڕەپاری نەشتەرگەریەکەی پێ دەوترێت کە ئەوە نەوەردەگیرێت بەڵام کاتێک کە لە نەخۆشخانە دێتە دەرەوە ئەگەر پێی وتراوێت بە $1000 2000 دەکەوێت لەسەری ئەمە هیچ ڕوونکردنەوەی یاخود هیچ کارێکی لەسەر کراوە کە دیاری بکرێن نرخەکان پێش ئەوەی کە کارەکەی بۆ ئەنجام بدرێت ئێمە لەم بەرنامەی کە هەمانە مانەی وەکو چۆن ئەچیتە شوێنێکەوە شاشەیەک هەیە ئەنی بە نمونە ینی شاشەیەکی ئەڵێ نرخی پشکنین نرخی سەردانی پزیشک نرخی فلان نەشتەرگەری تەوان نەشتەرگەری بچووک هەیە نەشتەرگەری ناوەند هەیە مام ناوەند هەیە نەشتەرگەری گەورە هەیە نەشتەرگەری ئەنی سوپەر مەیجەر هەیە کە زۆر گەورە هەیە ئەمانە هەمووی چوار جۆرە نەشتەرگەری لای ئێمە ئەکرێ بەم شێوازە کە بە شێوازی گشتی تقریبا لە زۆربەی وڵاتان هەیە ئێمە بەڵێ ئێمەشمان سەر ئەم نرخە پێش ئەوە وەکو باسم کرد ئێستا گرفتێک هەیە مەسەلەن لە کۆتایی قائیمەکەی بووی نووسیوە خزمەتگوزاری ئێستا خزمەتگوزاری پێی ناوترێ ئێمە ئیشمان لەسەر ئێمانەوێ کە ڕێژەکانمان ڕێخستەوە خزمەتگوزاری نەهێڵین خۆ ئەمە نەخ مەطعەمە تۆ بڵێ لە سەدا دە خزمەتە چێتە سەری نە ئوتێلەوانیە بڵێ من ئەوە سێرڤزە خەمە سەری یاخود ئەمە زەڕیبەی خواردنە لە مەطعەمێکی 4 سێرە و 5 ستێرەیە بۆیە بڵێ بە دڵنیاییەوە ئێمە ئەومان کردووە و ئەمانەی ئەمە جێگیرکەین بە نمونە لادانێکی زۆر هەبووە کە بە نمونە کۆڕۆنا ئەو نەخۆشخانانەی بە تایبەتی لە هەولێر بەشێکی زۆرە نەخۆشخانەکان بە سوپاسەوە هەندێکی دەستێمانی دووهۆک لە سەرەتایە بۆ ئەینای ڕەکەزە چاودێری چڕ کە هیچێکە لە گرفتەکانمان هەرچەنە ئێستا بە نمونە لە سلێمانی جاران 5-6 بێت هەبوو 35 بێت هەیە بەڵام ئەنی زۆر چەند قاتە بەڵام ئێسش بەرناکەی ئەوەی کە باسی ڕزگرتنم کرد
بە نوێنرایەتی بڵێن ئامادەبوونی پەرلەمان و داواکاری گشتی و ئەمانە ئێمە بە چەند قۆناغێت تێچووەکەمان کرد بە 900,000 ئەو شەوە کە ئەمێنێتەوەم کەسە لە چاودێری چڕ 900,000 بێ بدا. بەڵام لە دەرەنجامە لە کۆمەڵی نەخۆشخانە کە لەلایەن پەرلەمانەوە شکات کرابوو دیشنەیەک دروستکە بە حزوری داواکاری گشتی بەس لە شاری هەولێرە چە زۆربەی نەخۆشخانەکانی هەولێر هەیەیان بوو چاودێری چڕ چەندین بڕەپارە بە چەند ملیۆن دینار گەڕاوەتەوە بۆ هاوڵاتی. ئەنی ئەم نەخۆشخانەیە بە چەند شێواز پارەی لە نەخۆشەکە وەرگرتووە کە سەرمێنراوە پارەکەی پارەکەمان بۆ هاوڵاتی گەڕانەوە ئەمجارە نەمان کردە غەڕامە و زەڕیبە. نەخۆشخانە هەبووە 40-50 ملیۆن دینار هەبووە زیاتر هەبووە کەمتر کە هاوڵاتەکە شکاتی کردووە دوایی لەلایەن ئەو لیژنەوە کە کەسی وربینی دارایی بۆ لەگەڵ یاساییە جێبەجێکراوە. وەڵام بیتەوە زۆر بە کورتی هەموو ئەم ڕێکاریانی کە ئاماژەت پێدا ئەم ڕێخستانی کە ئاماژەت پێدا کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم. بەڵێ ئەو پرۆسێک پێمتی زۆر ئاڵۆزە کاتی ئەوێ ئێمە هەنگایی باشمان بڕیوە بەڵام ماوێتی نازان ناتوانم پێت بڵێم لە سەرەتای مانگی 11-12 یەکەوە دەست پێکە بەڵام هەموو هەوڵەکان ماخسۆتە گەڕوە چەندین لیژنەمان دروست کردووە 2 ساڵە خەریکین بۆی بتوانین بەڕاستی لە ئایندێکی نزیکا جێبەجێ بکەین. دەستخۆش زۆر سپاس دکتۆریان ماندوومان کردی بە هیوای کاری باشتر و بەردەوامی و هەرچی زووە چوونە بواری جێبەجێکردنی ئەو ڕێخستنەوە و خاڵانی کە ئاماژەت پێدا. زۆر سپاس بۆ دکتۆر ڕێهێڵ فەریدون کە بە ڕێزیان بریکاری وەزارەتی تەندروستین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادەبوون. بەڵێ بەڕێزانە چینە لای بابەتێک کە هاوکارانم بۆیان ئامادەکردنی تایبەت بە نووسەرێکی فنلەندیە کە کتێبی لەسەر کورد نووسیوە و ئێستا بۆ جارێکی تر گەڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستان و دواهەمین کتێبی بڵاو دەکاتەوە کە لەژێر ناونیشانی تراژیدیای کاکەیەکانە کە بەنیازە لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان مەراسیمی بڵاوکردنەوەی بۆ بکات بابینەربین. ئەم ژنە فنلەندیا تاوەکو ئێستا کتێبی لەسەر جینۆساید و کولتوری کوردی نووسیوە. ئێستا کار لەسەر دیوێکی دیکەی ژیانی کورد دەکات. دکتۆراکەشی لەسەر ڕووخاندنی گوندەکانی باکووری کوردستان بووە. 27 ساڵە لەسەر کورد دەنووسێت و دەڵێت زۆر دیوی جوان لە ژیانی ئەم میلەتەدا هەیە. پێویستە گەلانی جیهان پێی ئاشنا ببن. دەمەوێت ڕوونی بکەمەوە خەڵک لێرە چەند ڕوحی هاوکاریان تێدایە. کللتوری کوردی چۆنە؟ ئەگەر بە شێوەیەکی گشتی قسە لەسەر عێراق بکەین خەڵکەکە هەمووی داعش و تیرۆریست نین و بەردەوام جەنگ نییە، بۆمب نییە. هەموو خەڵک زانیاریان دەربارەی ژیانی ڕۆژانەی ئێرە نییە. من دەمەوێت باسی ئەوانە بکەم. یەکەم نووسەری فنلەندیا هێندە کتێب لەسەر کورد بنووسێت. تەنها یەک نووسەری دیکەی فنلەندی هەیە کە 2 کتێبی لەسەر کورد نووسیوە. کتێبەکانی کریستینا بە فنلەندی و ئینگلیزی و عەرەبی و کوردی بڵاوکراونەتەوە. 3 کتێبیشی لەسەر ئەرکی خۆی چاپ کردووە. من هیچ مەبەستێکم نەبووە لە نووسینی ئەم کتێبانە، بەڵام ئەگەر مەبەستێک هەبێت ئەویستومە ئەوە بخەمە ڕوو هەندێک شتی جیاواز لێرە لە کوردستان هەیە، وەک ئەوەی لە هەواڵەکان دەیخەنە ڕوو کێشە و جەنگ و تەنها بابەتی خراپ لێرە نییە. هیوادارم زانیاریم گەیان دەبێت دەربارەی کللتور و ژیانی خێزانە کوردەکان. چەند هاوڕێیەکی لە کوردستان هەیە. باڤڵ و لەنجا خوێندکاری کریستینا بوون لە یەکێک لە زانکۆکانی کوردستان. لەنجا کتێبێکی وەرگێڕاوە و کار بۆ وەرگێڕانی کتێبی دووەمیشی دەکات. لە گەڕانەوەی بۆ کوردستان زۆر جار لای ئەمان دەمێنێتەوە. پێێتەوە بۆێرە بە هیچ وەرێک لە هۆتێل نامێنێتەوە، هەمیشە لە ناو ماڵەکانە ئەمێنێتەوە.
چونکە خۆی کەسێکی هاوڕێیانەیە زۆر هاوڕێ لەگەڵ خەڵکا لە پێرەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی خۆی یەکێک لە نامەی دکتۆراکەی لەسەر کووردە لەبەرەوە ئەوە ڕاستیە کە ئێمە توانین بڵین کاریگەری هەبوو بەلایەنی کەمەوە لە وڵاتەکەی خۆیان چونکە نامەی دکتۆراکەی لە زانکۆی هەلسنکی لەسەر کووردە کەواتە ئەم ناونیشانی ئێمە و ناو ژیانی ئێمە بردێتە ناو زانکۆیەکی گەورەی جیهانەوە. ئەم نووسەرە فنلەندیا پێی گوتین پەشیمان نیم لەو تەمەنەی سەرفم کردووە بۆ خستنە ڕووی مێژوو کولتور و جینۆسایدی کورد. ئێستا لە دوای کتێبەکانی لەسەر تراژیدیاکانی کورد لە دوایمین کتێبیدا بیرەوەریەکانم لەگەڵ کورد دەڵێت ئەو بابەتانە دەخەمە ڕوو کە لە ناو کووردا پێیان سەرسام بووم و مایەی سەرنج و خۆشحاڵیم بوو. ڕەبینیا ڕەحمەت، گەلی کوردستان، سلێمانی. کچێکی کورد براندێکی تایبەتی دیزاینی مۆدێرن دادەنێت و بۆ خۆی کردوێتی بە سەرچاوەیەکی داهات و بژێوی ژیانی ڕۆژانەی لەو ڕێگەیەوە دابین دەکات. هاوکارانمان بابەتێکیان لەو بارەوە بۆ ئامادە کردوین با بێ کۆبینەری بین. هەموو دەفتەرێک من هەوڵم ماوە لەسەری کە ئەو مۆرکە کوردەواری کە هەمانە تێکەڵی کەمەوە بە مۆدرنەکە و سەرنجی خەڵکی پێڕابکێشین. نڤار عومەر خاوەنی براندی نڤار گەلەری. نڤار گەلەری بریتە لە براندێکی تایبەت بە دیجیتال و گرافیک کە پۆینتمان لەسەر تێکەڵکردنی مۆرکی کوردەواری و دنیای مۆدرنە بۆ دروستکردنی بەرهەمێک لە بازاردا کە خەڵک بتوانن بەکاری بهێنن. ئێمە لە نڤار گەلەری سەرەتا بە تابلۆ دەستمان پێ کرد و لە ئێستاشا هەر بەردەوامی لە تابلۆکانمان یەکێ لە تازەترین ئەو تەکنیکانی کە بەکارمانەهێنا و توانیمان خەڵکێکی زۆر بۆ لای خۆمان ڕابکێشین بریتی بوو لە شێوازی ئەنیمەیشن کاتێک کە خەڵک خۆیان ڕسمەکانی خۆیانیان بۆ ئەناردین و ئێمە بۆمان ئەکردن بە شێوازێکی ئەنیمەیشن و دیزاینەکەمان بۆ چاکەکردن. بێجگە لە بەرهەمی تابلۆ ئێمە ئیشم لەسەر دەفتەر کردووە. دەفتەرەکانمان هەمووی بە دیزاینی کوردین دەفتەرەکان بە دیزاینی تایبەتی خۆی دروستەکرێت و هەروەها لاپەڕەکان و هەموو شتێکی لەسەر داواکاری ئەو کەسە خۆیەتی بێجگە لەوەی کە هەموو دەفتەرێک من هەوڵم ماوە لەسەری کە ئەو مۆرکە کوردەواری کە هەمانە تێکەڵی کەمەوە بە مۆدرنەکە و سەرنجی خەڵکی پێڕابکێشین بۆی بتوانین وا لە گەنجەکانمان بکەین کە دەفتەرێکی کوردی بەکاربهێنێ. بێجگە لە دەفتەرەکان کە هەمان بووە ئاخر بەرهەم کە بەرهەممان هێناوە بریتین لە گوڵێخەکانمان. گوڵێخەکان لێسا 5 دیزاینن ناوم لێ ناون گوڵێخی کوردەواری چونکە لە هەموو کوردستانە تا ئێستا گوڵێخی کوردەواری دروست نەکراوە و نەبووە. بۆچی ئێمە بچین گوڵێخەیەکی ئەمریکیان ئەوروپیان شتێک بەکاربێنین لە کاتێکە ئێمە ئەتوانین نەخشەکانی خۆمان کە هەمانە بەکاری بێنینە و بیکەین بە گوڵێخە و لەگەڵە بە خەڵکو و بە هەموو بە وڵاتەکانی تریش بڵێن کە ئێمە کوردین و ئەم شتێکە پێمانێ تایبەتە بە خۆمان بتوانین متمانی خەڵک بە خۆمان ڕابکێشین و کاتێک کە هاتن و خۆیان دەستیاننا لەم کاڵایەوە بە چاوی خۆیان بینیان ئەتوانین لەو ڕێگایەوە متمانی زۆر کەس بۆ لای خۆمان ڕابکێشین و ببن بە کڕیارمان. ئامانجمان لە دروستکردنی زۆرترین بەرهەم کە خەڵک بتوانێت لە ڕۆژانە و لە پێداویستی ڕۆژانەیانە بەکاری بهێن و بتوانین لەگەڵ یا خزمەتێک بە گەلی کورد و بە نیشتیمانی خۆمان بکەین و لە بەرهەمەکانمانە ڕنگدانەوە بدەم. بارمەتی هاوکارانم چاوی گەلی کوردستانمان پێشکەشکردن بە هیوای لەش ساغی و تەندروستێکی باش کاتێکی خۆش خواتان لەگەڵ.